وڵاتی ئۆردنێ بەرامبەر وەرگرتنە پەیماننامەیە نوویسکی دەریە خۆشببووی 800 کۆچبەری سووری ڤەکرد و بۆ دەما سێ مەهەن لە ناڤەخاکە ئۆردنێ بمینێن. لە یەگۆری و میدیایان ئۆردنی بەڵاوکردنا حکوومەتە ئۆردنێ دەخوازە پەیماننامەی نوویسکی و یاسایی ژە هەرچێ وڵاتێن باریتانیا، ئەڵمانیا و کەنەدا کریا داکو دەما سێ مەهەندا 800 پەنابەرێن سووری لە ناڤخاکە ئۆردنێ کوێ بمینن ببنە وڵاتێن خوا. حکوومەتە ئۆردنێ پشتیک و پەیماننامەی نوویسکی وەرگرتن. وەزارەتە دەرڤە ئۆردنێ داخویاکردن و بتەنێ ژەبەر سەدەمێن مرۆڤی ڕێ بووی 800 کۆچبەری سووری دانەک و بچنە ناڤخاکە ئۆردنێ و لەوێ دەرێ بمینن. لە یەگۆری و میدیایان ئۆردنی دانا خویاکردن ئەو 800 کۆچبەری سووری کارمەندێن بەرەوانیا شارستانی بوون لە ناوچەیان دەبن دەسەڵاتداریا گروپن ئۆپۆزیسیۆنێ دەبوون و پشتێک و ئەو ناوچە ژە ئالیا ڕژێمە ئەسەد بەهاتنە کۆنتڕۆلکردن وان کەسان بەرێ خۆدانە وڵاتی ئۆردنێ. بە سەدەما شەڕێ نافخۆیی سووریە بهتر ژێ 2 ملیۆن وڵاتیان سووری کۆچبەری ئۆردنێ بوونە و بەری نهاجی حکوومەتە ئۆردنێ ڕاگەهاند بوو و ئەو ئیدی نەما کارێ کۆچبەرێن سووریە وەرگرێ. دەمەها ئەدارە 2011دا شەڕێ نافخۆیی لە سووریە دنابەرە گروپن ئۆپۆزیسیۆنێ دە و ڕێخستنێن تیرۆریستی و قاعیدە و ڕژێمە ئەسەددا بە سەرۆکاتیا بەشار ئەسەد دروست بوو. ودا ئەنجامە وی شەڕیدەک و سەرانسەری سووریە گرت بەتر ژە 5 ملیۆن وڵاتیان سووری کۆچبەری نافخۆیە سووریە و هەرێما کوردستانی وڵاتێن دەرڤە بوون بەتر ژە 9 ملیۆن کەسیژی هاتیە کوشتن.